گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. هەروەکو ئاگادارن نزیکەی 2 مانگە کە ئاقەیزێکی جەماوەری لە ئێران و کوردستان دەستی پێکردووە و هەموو ڕۆژێ ناڕزایەتیەکان بەرفراوانتر دەبێت. ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە و نەقشی ژنان لەم ئاخێزەدا داوامان کردووە لە هاوڕێگەلاوێژی ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەکەمان بەشدار بێ. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێگەلاوێژ ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس، سڵام هەیە بۆ ئێوە هاوڕێیان و هەروەها بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتان. زۆر سپاس، زۆر بەخێر بێن هاوڕێگەلاوێژ. هەروەکو خۆشتان لە پێشەکیەکە باسم کرد نزیکەی 2 مانگە کە ئاخێزێکی جەماوەری لە ئێران و کوردستان لە ئارادایە و ژنان پێشنگایەتی ئەم ئاخێزیانە کردوە. ئێوە ئەمە چۆن هەڵدەسەنگێن و پێتان وایە دەور و نەقشی ژنان لەم ناڕزایەتیانە چۆن بووە؟ لە ڕاستیدا پێشەوە کە باز لە دەور و نەخشی ژنان لەم ئاخێزەدا بکەم، ژنان بەهۆی ئەوەی کە یعنی جزوی ستەملێکراوترین و هەروەها جزوی فەقیرترین هەژارەترین قشری ناو کۆمەڵگانە و قشرێکن کە حکوومەتی کۆماری ئیسلامی بە درێژایی حاکمیەتی خۆی زەخت و زۆڵم و زۆری کردۆتە سەر ژنان و هەر بەو هۆیەش ژنان زۆر بێزار و متەنەفرن لە کۆماری ئیسلامی و هەر ئەوە تەسیری داناوەتە سەر ژنان کە ئێستا دەبینین بە خۆشحاڵیەوە دەور و نەخشی ژنان لەم شۆڕشەی کە ئێستا بەرپا بووە یەکجا بەرچاوە. بگرە نەتەنیا بەشداریان لەم شۆڕشەدا زۆر بەرچاوە، باکو دەور و نەخشیشیان لە ڕێبەری ئەم شۆڕشەدا لە شعارنووسیندا، هەروەها لە ڕێخستندا، لە سازمانداندا، لە خەبەرگوزاریدا، لە هەمووی ئەوانەدا زۆر بەرچاوە. ئەوە بە ئێمە دەگەیەنێت کە ژنانی ئێران بەگشتی بەتایبەت ژنانی فەقیر و هەژار، ژنانی ئازادی خواز، ژنانی ڕۆشنبیر زۆر ئاگاهن بە سەر حەق و حقوقی خۆیان، هەر بەو هۆیە زۆر بێزارن لە کۆماری ئیسلامی. ئەمەش یعنی بۆتە یەکێک لە شاخصەکان و یەکێک لە دەستکەوتەکانی ئەم شۆڕشە. ئەومان پێ دەڵێت کە بەهۆی ئەوەی کە نیوەی ئەو کۆمەلگایە کە ژنانن بەتایبەت ژنانی فەقیر و هەژار لەم شۆڕشەدا بەشدارن، ینی سەرکەوتنی ئەو شۆڕشە زۆر مسۆگەرە. ئەوە دڵخۆشکەرە کە ژنانی بە گشتی هاتوونەتە خیابان، هاتوونەتە مەیدانی خەبات لە دژی کۆماری ئیسلامی. ئامانجی ژنانش لەم شۆڕشەدا سەرڕای ئەوە کە خاستی تایبەتی خۆیان هەیە بە نێوی دژی حجاب ئەم شۆڕشە دەستی پێکرد، بەڵام ئامانجی سەرەکی ژنان ڕووخانی کۆماری ئیسلامیە. زۆرجار لە دەنگی زۆرێک لە ژنەکان دەبیستین کە ژنان بە هیچ شتێک نەتەنیا ژنان وەکو تەواو خەڵکی ناڕازی ئێران بە هیچ شتێک لەوە کەمتر ڕازی نابن جگە لەوەی کە کۆماری ئیسلامی دەبی بڕوخێن. ڕووخانی کۆماری ئیسلامیش بەدەست خەڵکی شۆڕژێر و ئەو خەڵکی کە هاتۆتە خیابان و بە شێوەیە جۆراجۆر لەم خەباتەدا بەشدارن. کەوابوو دەور و نەخشی ژنان زۆر بەرچاوە، نەتەنیا هەر لە بەشداریکردن لەم شۆڕشەدا، بەڵکو لە سازماندان و ڕێبەریکردنی ئەم شۆڕشەدا. ئەمە ینی موژدەدەرە یا ئومیدبەخشە کە ئەم شۆڕشە حتمما سەر دەکەوێت. بەڵام بەمەرجێک کە ئەم شۆڕشە دەتوانێت لە ماوەیەکی نەک زۆر دوور و درێژیشدا بتوانێت تەکلیفی کۆماری ئیسلامی یەکسەرە بکاتەوە ئەو دەوڵەتە بڕوخیە، ئەم شۆڕشە پێویستی بەوەیە کە هاوپشت و هاوچین و هاوزنجیر و فکرەکانی کۆمەڵگای زەحمەتکێشە و هەروە ژنانی کرێکار و زەحمەتکێش واتە چینی کرێکار لە بەشی سەنعەتی و نەفتی و ئەوانەدا بێنە مەیدان دەست لە نادەستی یەک بە ماوەیەکی من ینی ئارخەیەنم کە لە ماوەیەکی زۆر کووردا دەتوانن دەوڵەتی کۆماری ئیسلامی بڕوخێن. چۆن شیشەی عمری نەنگینی کۆماری ئیسلامی ئێران
لە دەست چینی کرێکار و لە دەست خەڵکی ناڕازی و ژنانی چەساوەدایە. ئەگەر ژنانی کرێکار و زەحمەتکێش ئەگەر چینی کرێکار ئەم شیشەیە بدەن بەسەر بەردا بیتەقێنەوە، ئەمە یعنی ئەمری کۆماری ئیسلامیش کۆتایی پێدێ و ئەو وەختە دەتوانین بڵێن کە ئەم شۆڕشە ئەو ئینقلابە سەرکەوتۆ بۆ کە دەتوانێت لە داهاتوودا دنیایەکی باشتر، ژیانێکی ئاسوودەتر بۆ تەواو چین و تۆژەکانی کۆمەڵگا و بەتایبەت بۆ ژنانی چەساوە مسۆگەر بکە و هەروەها جیاوازی لە ناو چین و تۆژەکاندا جیاوازی جنسیەتی، ستەمی جنسیەتی، ستەمی میلی، هەڵاواردنی هەموو هەڵاواردنەکان کە کۆماری ئیسلامی زۆر ئاگاهانە بۆەوەی کە بۆ خۆی بتوانێت دەسەڵاتی خۆی بەرێتە پێشە و خەڵک سەرکوب بکە بە پێکێنانی تەفرەقە و جیاوازی لە نێو چین و تۆژەکانی جۆرا ئەم جارە ئەم شۆڕشە هەموو ئەو جیاوازی و ئەم هەڵاواردن و ئەم ستەمە ینی دەتوانێت بنبڕکە. و ئێمە هەمووشمان دەزانی کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بە دژایەتی لەگەڵ ژنان دەستی بە کار کرد. هەر لە ئەوەڵین هەشتی مارشی کە دوای چەند مانگ دوای دەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی لە هەشتی مارشدا ژنان هەر لەو کاتەوە بە دژی حیجابی ئیجباری سرودی بەرابەریان خیان کوتیان نە ڕووسەری نە تووسەری. ئەم شۆڕشی ژنان 43 ساڵە بەردەوامە، بەڵام ئەم جارە وەکو بۆمبێکی ئەتۆمی وەکو بۆمبێک تەقیوەتەوە بە هیچ شتێک پاشەکشە ناکە جگە لەوەی کە تەواو گەلانی ئێران، تەواو چینی چەساوە و بەتایبەت ژنان بە مافەکانی خۆیان بگەن. کەوا بوو ئەم شۆڕشە چەندین زۆر دەستکەوتی هەبوو تاکو ئێستا. بە بڕوای من ئەگەر ئەم شۆڕشە بۆ ماوەیەکیش بخەوێ، بەڵام بۆ ماوەیەکی کورت دواتر بە بڵێسەیەکی زۆرتر بە ڕێکخراوێک و سازماندەیەکی زۆرتر دووبارە دەست پێ دەکاتەوە و ڕوخانی کۆماری ئیسلامی 100% حتمی دەکاتەوە. هەروەکو کوتم ئەم شۆڕشە چەندین دەستکەوتی بووە، یەکەوەی کە ژنان ئاگا بوونەوە بەسەر خاست و حەق و حقوقی خۆیان ئاعتراز دەکەن و داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن، شعارەکان ڕادیکاڵن، شعاری ئازادی بەرابەری دەدەن، شعاری ژن ژیان ئازادی دەدەن، شعاری ئازادی زیندانیانی سیاسی دەدەن، شعاری مەرگ بەر دیکتاتۆری ڕوخانی کۆماری ئیسلامی، مەرگ بەر خامنەیی. ئەمانە هەموو شعارایەکن هەم سیاسینە، هەم دەتوانین بڵین هەم ینی دەتوانین بڵێ سێنفینە، بەڵام زۆرترین بەشی شعارەکان سیاسین و خاستی سەرنگونیان هەیە کە تا ئێستا لە هیچ کام لە ئاخێزەکان کە تا ئێستا ڕوویداوە لە ئێران شعارەکان تاو حەددا ڕادیکاڵ نەبووە و ئەوە یەکەم جارە بە بڕوای من شعاری سەرنگونی کۆماری ئیسلامی دەدرێت و ژنانش لەو بابەتەدا دەور و نەخشی زۆریان هەبوو و زۆرش بەرچاوە. هەر ئەوەش فانیویتی هاوپشتی و هاوسۆزی و حەمایەت و کۆمەکی تەواو میلەتەکان لە ئێران بەرەو خۆی ڕابچێشێ، نەتەنیا لە ئێران باکو لە نێو نەتەوەیشدا، لە ئەمریکاوە تا کانەدا و تا ئوروپا و حتا تا ئوسترالیا و تا ئارژانتین و تا زۆرێک لە وڵاتەکانی ئەفریقایش سۆز و هاوپشتی و هاوکاری لە نێو خەڵکی ئازادی خواز و خەڵکی بەرابەری تەڵەب بۆ خۆی جەلب کردووە. ئەمانە هەموو دڵخۆشکردن، ئەمانە هەموو دەستکەوتایەکن کە بێبەرگەشتن. حتا ئەگەر ئەم شۆڕشە ئەم کۆماری ئیسلامی لەم ماوەیەشدا نەڕوخیە، ئەم دەستکەوتانە بێبەرگەشتن، ئەمە لە مێژووی خەباتی گەلانی چەسا و ژنانی وەجیانهاتووی ئێران و کوردستان سەبت دەبێ و دەتوانن ئەم دەستکەوتانە لە شۆڕشێکی داهاتوو لە ئاخێزێکی داهاتوو ئەگەر بەشەکەمان ئەگەر جمهوری ئیسلامی ئەم دەورە ناڕوخیە گەشاوەتر و وشیارانەتر
ڕێکخراوەتر لە تاکو ئێستاش دەتوانێت بێتەوە مەیدان. بەخۆشیەوە ئەم شۆڕشێکی پڕ دەستکەوت بۆ تا ئێستا، ئەوەش کێشە و ناکۆچی و ینی لەنێو سەرانی کۆماری ئیسلامی هێناوەتە پێشیان، لەنێو کۆماری ئیسلامیدا، لەنێو مەجلیسدا، لەنێو مەجلیسی خۆبرەکاندا، توزانم لە ئوتاقی ڕەهبەریدا، هەر سیاسەتێکی کەدایان ڕێشتە تا ئێستا بۆ کە ئەم شۆڕشە سەرکوتکەن موفق نەبوونە. ئەتا بە سەرکوتی زۆرتر، بە یەدام و بەگرتنی زۆرتر نزیکەی 400,000 کەسیان گرتووە لە ماوەی ئەو 2 مانگەدا. پێیانوا بوو کە ئەو کەسانی گیراون هەموو لیدێر و هەموو ڕێبەری ئەم شۆڕشەی تر سەرکوت دەبێ و خەڵکەکە دەچێتەوە ماڵەوە. نەتەنی بە پێچەوانەی لایەتەوە، حتا خەڵکیان گرتووە، خەڵکیان کوشتووە، خەڵکیان یادام کردووە، فشاریان بۆ خەڵکێناوە، ئەترازاتی خەڵک زۆرتر بوو. بۆ نمونە هەر بە کوشتنی ماسای جوانە مەرگ بوو بە چەخماخەیەک بۆ ڕاپەڕینێک لە سەرتاسەری کوردستان و ئێران و هەروەها لە دەرەوەی وڵاتیش. لە دەرەوەی وڵاتیش بەخۆشیەوە ئاعترازات و هاوپشتی و حەمایەت لەم شۆڕشە یەکجا زۆرە، ئەمەش هەر خۆی دڵخۆشکەرە. گەرچی کافی نییە، ئێمە دەتوانین زیاتر لەوە کار بکەین، ئەمە دەتوانین زیاتر هاوپشتی ڕێکخراوەکانی کرێکاری و ڕێکخراوەکانی ئەو کەسە ئازادی خواز بەرەو شۆڕشی ئێران ڕابچێشین، بەڵام تاکو ئێستاش زۆر دەستکەوتی بووە و هەر ئەوەش بۆتە باعثیەوە کە جمهوری ئیسلامی لەم ماوەیەدا زیاتر لە ماوەی 33 ساڵ حاکمیەتی خۆی بە تاق کەوتۆتەوە. خەڵک ینی هیچ تەوهمێکی نەماوە بە کۆماری ئیسلامی، لە دەرەوەش کۆماری ئیسلامی محکوم کراوە، فشاری زۆری نێونەتەوەی و ئەوانشی لەسەرا و تا ئێستا هیچ کام لە تاکتیکەکانی نەیتوانیەوە موفق بێ. هەر بۆیەش ئەمڕۆ بۆ دووهەمین جار ئۆردوگاکانی ئازابی کوردی ئۆپۆزیسیۆن لە ئیقلیمی کوردستان بۆمباران کرد بۆەوەی کە شۆڕشی ئێستای ناوخۆ پانایی ئێراندا بڵاو بۆتەوە و خەریکە کۆماری ئیسلامی تێدا دەسووتێ، دەهەیە بەلاڕێیدا بەرێت چاواشەی بکە بڵێ ئەم شۆڕشە دەستی هێزی دەرەچی تێدایە، دەستی ئەو ئاحزابی تێدایە کە دەستی کۆماری ئیسلامیش خوێندراوەتەوە. بە بڕای من ئەم جارش ناکام دەبێ. ئەگەر لە کوردستان حیزبەکان دەستیان دەڕۆ و تاسیریان هەیە و ئەم احترازات و خەباتیان ڕێخستووە، ئەدی لە تاران و لە تەورێز و لە شیراز و لە ئیسفەهان و لە بلوچستان چین. یعنی دەرنەتیجە ئەو هەدەفەی کە کۆماری ئیسلامی هەیەی بۆ خۆشی دەزانێ کە ئیتر ئەم بردێکی نییە، بایەخێکی نییە، کەسیش ئەهەمیەتی پێنادا ئەم شۆڕشە نەتەنیا ناویستێ، بەڵکو من پێم بێ هەست بنێ ڕۆژێ ساڵگەردی 25 و 26 ئابان، ساڵگەردی ئابانی 98 ئەم حرەکەتی کۆماری ئیسلامی زۆرتر ڕق و تووڕەیی خەڵکی ئێران و کوردستان و دەرەوەی وڵاتی لێ دەکەوێتەوە. هەر ئەمەش نیشان دەدا کە ئەم شۆڕشە شۆڕشێکە کە ڕێگای گەڕانەوەی نییە. ئەم شۆڕشە شۆڕشێکە کە تا ئێستا سەرکەوتنی زۆری بۆ خۆی مسۆگە کردووە. ئەگەر بتوانێت ئەو بەشەکەی تر لە کۆمەڵگاش، یان چینی کرێکار و ئەو بەشی قشری متەوەسط و مەسەڵەن ئەو دەهەی 60-70کانیش بێنە خیابانەوە، ڕوخانی کۆماری ئیسلامی حتمیە و کە هیچ تاکتیکێکیش ناتوانێت دەوڵەتی کۆماری ئیسلامی نەجاتدا، حتا ئەگەر تادیدی شەڕکردن لەگەڵ عەرەبستان و نازانم دەخالەتی ئەو لە ئۆکراین و لەو دەرەوەی وڵاتیش بێ، هیچ کام لەوانە ناتوانن بەهانای بێن و نەجاتی بدەن، چون خەڵک هەموو سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بۆ ڕوونبەتەوە. یەک شت لەبیرم نەچێ، ئەم شۆڕشە تاکو ئێستا نوختە قووەتێکی زۆر بەرچاوی هەیە، دوو جبهەیە: جبهەی خەڵک و دەوڵەت. جبهەی سێوەمی نییە کە بڵێ جبهەی سێوەم بڵێ ئەوە لیبراڵەکانن یا ئیسلاح تەڵەبەکانن
یا مەسهەبەکانن یا دەوڵەتای دەرەچینە. ئەم شۆڕشە شۆڕشی خەڵک و دەوڵەتە و هەر ئەوەش ینی تا ئێستا توانیویتی دەستکەوتی خۆی بۆ خۆی زۆر بۆ خۆی مسۆگەرکە، هەر ئەمەش بۆتە هۆی ترس و وەحشەتێکی یەکجا زۆر لە نێو دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێی گەلاوێژ. من لێرە چەند پرسیارم بۆ دروست بوو بایەکێکیان لە جنابتان کەم. پرسیارێکم ئەوەیە کە خۆشتان باستان کرد ئەبێ چینی کرێکار بێتە مەیدان. ئەی چی بکەین بۆەوەی کە ژنانی کرێکار پەیوەست بەم ناڕەزایەتی و مانگرتنانە بن، چونکە زۆر قسە هەیە لەسەرەوەی کە تایسە و چینی ژنانی کرێکار پەیوەستی ئەم ناڕەزایەتی و مانگرتنە نەبوون. ئێوە ڕاتان لەسەرەوە قسانە چییە؟ لە ڕاستیدا بەگشتی ئەگەر بڵێن بۆ تا ئێستا چینی کرێکار بەو جۆری پێویست نەیتوانیەوە بێتە مەیدانی خەبات بە احتساباتی سەراسەری بتوانێ کۆماری ئیسلامی فەلەس بکە و ئینقلابە سەرکەوتنی زووتر بکە و زیاتر لەوە توون نەکێشیە، چەندین هۆی هەیە. ئەوڵان خودی چینی کرێکان لە ئێراندا بەهۆی سەرکوتێکی زۆر ینی ڕێکخراوەیەکی سەرتاسەریان نییە. مادام کە ڕێکخراوەیەکی سەرتاسەریان نەبێ، ئیتر ئەمەش تاسیراتی خۆی هەیە لەسەر سازماندەیی ئەوان بۆ ئەم وەزیەتە. لەلایەکی دیکەشەوە بە دوای سیاسەتی نەوەلیبرالیزم کە تەواو کارخانەکان و شرکەتەکانی ئێران خصوصی بوونەوە و ئەوزارەکانە زۆربەی کرێکارەکان پەیمانکارن، ینی ڕسمی نینە، فەقیر و هەژارش لەلایەکی بێستێ، گرانش لەولاوە. چینی کرێکار لەوە دەترسێ ئەگەر دەست بە احتسابکە ڕەنگە هیچ سبەینە سابکارەکەی نێڵە بێتەوە سەرکار بیانگرن. کەس نانی ماڵ و خانەوادەکان ماڵ و منداڵی تامیم بکە. ئەمە کێشەیەکی گەورەیە لە بەرپێی چینی کرێکار لە ئێراندا بە ژن و بە پیاوێەوە. هەر ئەم فەقیری و هەژاری و نەبوونی ڕێکخراوەی کرێکاری ئیتحادیە و سەندیکاهای گەورە و سەرتاسەری و هەروەها ترس لە بێکاری و لە دەرکردن و لە گرتن، ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە کە ئەمەش زمانی پێدەوێ دەبی کاری چروپڕی بۆ بکرێ. ئەگەر ئەو نیگەرانی لەلایەن چینی کرێکار هەیە، بە بڕوای من ئەم نیگەرانیان بەشێکی بەرهەقە، بەڵام بە خۆکشانەوە بە چاوەگێریکردنی ئەو شۆڕشە ئەوان ناتوانن وەزیان لەوە باشتر بێ، بگرێت لەوەش خەراتر دەبێ. چۆن ئەم وەزیەتێ فەقیری و هەژاری و گرانی و بێکاری و ئەوە کە کارگەری ڕسمی نینە، هەمووی ئەوانە زایدەی سیاسەتی چەپەڵی کۆماری ئیسلامینە. وەختێ دەتوانیت تۆ ئەو وەزیەتە بگۆڕی کە دەبێت کۆماری ئیسلامی بڕوخێ. ئەمەش پێویستی بە کاری بە حوسەلە و ئاگادارانە هەیە، زمانی دەوێت. بەڵام من دڵنیام کە چینی کرێکار بۆ خۆی دەزانێت بەوە گەیشتووە کە ینی کۆماری ئیسلامی باعثی هەموو بەدبەختی و فەقیری و هەژاری و بێکاری و چەوسانەوە دەستمزدی کەموت داهەتە دەستمزدەکانیان چەندین بەرابەر لە ژێخەتی فەقرە. ئەگەر کرێکارێکی شارەداری ئەنجێ 5 میلیۆن و 200,000 وەردەگریە، ئێستا سەبەدی کاڵە لە ئێران حەدیاقل 18 میلیۆن. فکریەوانە هەموو بکرێتەوە. ئەو جارەکانە کەسیش نیگەرانیەوە نەبێت کە ئەگەر مەسەن من بێمە مەیدان سوێنی هاوکارەکەمەیەکە مەیدان بە نەتیجە من سوێنە دەردەکرێن. ئەگە هەموو ئەو باوەڕ بەخۆیان هەبێ، ئەو هەری کامێکمان هەری بە یەکەمان دەتوانین هێزێکی میلیۆنی دروستکەین لە خیابان و بە احتساب شێرەکانی نەوت ببەسرێ، کارخانەکان ببەسرێ، ئەو وەختە پشتی کۆماری ئیسلامی دەڕوخێ. ئەمە بە بڕوای من کاری پێدەوێ. هێستا یەکدا بە دوو ئەو ئینتزارە ناتوانین بسەن بڵین سەرزەنیشیان بکەین کە بۆ تا ئێستا بەو شێوەی کە چاوەڕوان دەکرێت لە چینی کرێکار کە پێ وایە سەرکەوتنی زامنی سەرکەوتنی چینی ئەم شۆڕشەش
بەشێکی حزوری ژنانە، بەشی ئەسلەکەی دەبێت چینی کرێکە ڕێبەری بکە. هێستا نەگەیشتین تا ئەم مەرحەلەیە، زمانی دەوێت، بەڵام ئەوەش ئیمکان پەزیرە بە شەرتێکە کاری ئاگاگەرانە و سازماندهی بۆ بکرێ کە ڕێگای دووەم نییە، چون ئەم جبهەیە جبهەی چینی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ناڕازی بە ژن و بە پیا و بە جوانەوە دەگەڵ دوژنی هەرە سەرەکی دەوڵەتی سەرمایهداری کۆماری ئیسلامی ئێرانە. دەبێ یعنی ڕەمزی سەرکەوتنی ئەمە لە کاری ڕێکخراوەیی و سازمانداندایە. مادام کە ئەو ڕێکخراوانە پێک نێن لە هەموو بەشەکاندا، ئەو سازماندەیە سەرتاسەری نەکریە، ناتوانین یەکجێ بڵین ئەو حتمەن لە ماوەیەکی کووردا ئەو ئینقلابە سەرکەوتوو دەبێت. بەڵام هەموو ئەو شتانێک کە بە ئێمە دەڵێن، ئێمە بەرەو ئەو جاتە دەچین، چون هەر ڕۆژێک کە دەگوزەریە هەم چینی کرێکار هەم خەڵکی ناڕازی لە ناو شەقامەکاندا تەجروبەی زیاتر پەیدا دەکەن. ئەوەش لەوەدا ئێمە دەیبینین تا ڕۆژێت تاکتیکێک بەکاردەبن، تاکتیکەکانیان دەگۆڕن. ئەمە نیشانەیەوەیە کە خەڵک وشیارە، ئاگاها، ڕێگای بربەرەکانی لەگەڵ سەرکوتی کۆماری ئیسلامی دەبینێتەوە و بۆ ئەوەی کە بتوانین ئینقلابێکی میلیۆنی بکرێ، پێویستی بە کاری ڕێخستن و سازماندەهیە کە ئەمەش زمانی دەوێت. ئەمەش وەزیفەکەی دەکەوێتە سەرشانی ئازابی سیاسی چەپ و پێشرە و هەروەها فعالینی کارگەری و فعالینی ژنان و دانیشتوویان کە بەیەکەوە هاوکاری کەم بتوان ستادێکی ڕەهبەری بۆ ئەم شۆڕشە پێک بێنن. ئەم وەختە دەتوانین بڵین کە تەکلیفی کۆماری ئیسلامی یەکسەرە دەبێتەوە ئەو ئینقلابە بەرەو سەرکەوتن دەچێت. بەڵام تا ئەو دەم هێستا زەمانمان پێویستە، هێستا کاری زیاترمان لە پێشە. بەڵێ هاوڕە گەلاوێش هەروتم دوو پرسیارم بۆ دروست بوو، ئەگەر ئیجازە بن پرسیارێکی تر کە لە ناو قسەکانی خۆتانە بۆم دروست بوو. یەکێکیەوە بوو کە باسمان لە ساڵی 98 و 96 کرد، وە زۆر کەس لەسەر ئەو باوەڕن کە ساڵی 98 و 96 سەر ڕایەوەی کە 1500 نەفەر گیانیان بەخت کرد بە دەستی کۆماری ئیسلامی، هەتا ئێستای لە زیندانەکانی کۆماری ئیسلامین. بەڵام جیاوازیەک هەیە لە بینی ئەم چەند ساڵە، بەشێک لەسەر ئەو باوەڕن کە ئەو کات کە ئەو ئەترازاتەکریا لەسەر خاستێکی مەقتعی بوو، مەسەڵەن ئەیان و ئوسولگەرە ئەسلاح تەلەبتیگێت هەموو مێماجرە منزومەوەی باسییان لە ڕۆفۆرمێکە کرد. بەڵام ئێستا وانە ئێوە ڕاتان لەسەر ئەوە چیە لەسەر ئەو قسانە؟ ئەمە 96 کە هەم 96 هەم 98 بەتایبەت 98 بە دوای گرانبوونی بێنزیندا بوو، خاستەکە سێنفی بوو، مەقتەیی بوو، وەزار شۆڕشەکە سەراسەری نەبوو، لە چەند شارێک بوو، بۆیە زۆر بە هاسانی سەرکوت کرا و سەرکوتێکی خێناویش کرا. لەو چێلگەی نزار 1500 جوان درانە بەر ئەسلحەی قورس و نیوە قورس و ئەسلحەی سوک قەتڵ عام کران، بە هەزاران کەس لە شارەکانی کوردستانیش شکنجە کران و یا بە زیندوی دەست و پیان بە سۆخستیان و ناو چەمەکان و فینکان و لەبینیان بدن. بۆیەکەیەوە بکە ئەو وەختە خاستەکە ئەوەڵەن سێنفی بوو، مەختەیی بوو، شۆڕشەکە سەراسەری نەبوو، لە تەواو شارەکان نەبوو. ئەم جیاوازێک کە ئێستا کە هەیە، ئەم شۆڕشە ئێستا هەیەی لەگەڵ ساڵی 96 و 98 خاستەکان زۆر سیاسینە. خاستەکان یعنی بە هیچ کەمتر لەوە رازینین کە کۆماری ئیسلامی دەیبڕۆخێ. ئەو جارەکانە هیچ ئالتەرناتیڤێکی دیکەشیان قبوڵ نییە، دەڵێ مەرگ بەرستەمگەر شا باشێت چ ڕەهبەر منزوری دەوڵەتی کۆماری ئیسلامیە، ئایەتوڵا و ئاخوندیسمە. ئەمانە هەموو شعارهایەکی سیاسینە، ئەمانە هەموو شعارهایەکە کە تەکاملیان پەیدا کردووە، ئەمانە هەموو شعارهایەکن کە تۆ دەتوانی وەکو بەدیرێک لە مقابل وەزعیەتی ئێستادا لە مقابل کۆماری ئیسلامیدا لێکی دەیەوە هەڵی سنگێنی. لە ساڵی 96 و 98 ئەوە نەبوو. لە 96 و 98 جەرایانی ئیسلاح تەڵەب بە
بە کۆمەکی کۆماری ئیسلامی و هاتن بە فریب و حیلە و بەدرۆ و فلان و بێمان بە وعدەدان بەخەرە توانیان بەشێک لە خەڵکی میانی دڵساکەنەوە کە دوایە نەتەنێ بە وعدەکانی خۆشیان ئەمەلیان نەکرد وەکو سیاسەتیەوان شەرک و کۆماری ئیسلامی سەرکوت و ئێدام و کوشتن و نابودکردنی شۆڕجێران بوو. بەڵام ئێستا لە مەختادا جەرایانی وەکو جەرایان ئیسلاح تەڵەب وجودی نییە. 2 ساڵ لەمەوە پێش خودی خامنەیی قدرەتی یەکلایە نەکردەوە، فقط وەلایەتی فەقیه ئێستا دەسەڵاتی هەیە، ئیسلاح تەڵەب دەسەڵاتی نییە، ئێستا تەڵەب مەترا نییە. ئێستا لە شۆڕشی ژناندا ئەگەر 2 ساڵ لەوە پێش باسی ئازادیهای یەواشکی دەکرا، ئێستا تۆ نێوی ئازادیهای یەواشکی نبینی. عەلا ڕەغمی ئەوەی کە ژنان بە هەزاران ژن لە هەموو شارەکانی ئێران و کوردستان حتى لە محەلاتی فەقیرنشین لە دانشگاکان لە دەبیرستانەکان لە مەدارسی ڕاهنمایی و دانش ئاموزانی ابتدایی مبارزەیان دەست پێ کردووە، باسێک لە ئازادی یەواشکی نییە. ژنان لەسکەکانە سووتانی لێچکە حیجاب بەمانای فقط سووتانی لێچکە نییە. ئەگەرکی جەماعەتێکی گەمژە لە خاوەرمیانە پیان وایە کە مەسەن ژنی ئێرانی فقط دایان هەوێستە ناڕوودکەن و خۆیان ڕوودکەنەوە. سووتانی حیجاب بەمانای سووتانی نمادی بەردەگی و کۆیلەتی ژن بوو. سووتانی حیجاب بەمانای نابە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بوو. سووتانی لەسەر بەمانای ئەوە نابە مەسەبە، نابە قوانینی شەریعەتە، نابە هەڵاواردنی جنسیەتیە، نابە ستەمی جنسیەتیە، هەمووی ئەوانەی لێ دەکەوێتەوە. دەرنەتیجە جیاوازی ئەم شۆڕشە لەگەڵ شۆڕشی 96 و 98 یەکجا فەرقی هەیە. ئێستا کە دەبینین کە نەتەنیا هەر لە تەواو ئێران و کوردستان لە دێهات و لە محەلات و لە حاشەی شارەکان و لە دانشگاکان و لە مەدرسەکانە، وەکو لە دەرەوەی وڵاتیش ئەم شۆڕشە پشتیوانی پەیدا کردووە. هاوکار لەگەڵ ئەتسابات و ئێعترازاتی خەڵکی ئێران و کوردستان لە چەندین وڵات لە دەرەوەی ئەتساب و ئاکسیۆن بەڕێوە دەچیان. ئاکسیۆنێکی زیاتر لە 100,000 نەفەر لە بەرلین لە چەند هەفتە لەوە پێشدا بەڕێوە چوو. ئەمانە هەموو یعنی جیاوازیەکانی ئەم دەورەی شۆڕشن. ئەم شۆڕشە توانیوێتی بە ڕادیکالبوونی خۆی، ئەوەی کە ئالتەرناتیوی هەیە، ئەوەی کە بۆ خۆی لە ناو خۆیدا بەدیلی هەیە، دڵی خۆش نەکردەوە بە هیچ جەرایانێکی ئیسلاح تەڵەب و لیبرال و ناسیۆنالیست و دەرەشچی. ئەمە توانیوێتی هاوپشتێکی وەسیع لە هەموو شوێنێک بەدەست بینە و هەموو سنوورەکانشی بەزاندووە خۆشبەختانە. ئەمە دەستاوەرتایەکن کە بە هیچ سەرکوتێک و بە هیچ هەڕەشەیەک و بە هیچ ینی تاکتیکێکی کۆماری ئیسلامیش ئەو دەستاوەردانە وەرناگیرێنەوە، وەکو ئەمانە دەکەونە مێژووی خەباتی چینایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و کوردستان لە دژی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێگەلاوێژ. هاوڕێگەلاوێژ خۆمان دەزانین کە کەمتر لە 2 هەفتەی ماوە بۆ 25 نۆڤەمبر ڕۆژی خەبات دژی توندوتیژی بەرامبەر بە ژنان. ئێمە خۆمان دەزانین کە لەم مودەتا کام ئەترازاتە ڕوویداوە ژنان چە زیندانی کراون، چە توندوتیژی بەرامبەریان کریا لەلایەن دەوڵەتەوە، کوژراون، بنەماڵەیان لەژێر ئەشکنجای گیانیان لەدەستداوە. هەموو ئەو توندوتیژیانە بەرامبەر بەشێکی زۆری لەسەر ژنان بووە. ئێوە پێتان وایە ئەو توندوتیژی حکوومەتیانە کامانن؟ لە ڕاستیدا توندوتیژی لە دژی ژنان لە تەواو جیهان هەیە، چۆن توندوتیژی لە دژی ژنان لە دژی ینی ژن ینی نیوەی کۆمەڵگا، نیوەی بەشەریەت، ینی بەشێکە لە جامعەی سەرمایه‌داری و لە نیزامی تەبەقاتی و مالکیەتی خصوصی ڕیشەکەی دەوێدایە. بەڵام ئەگەر بینە سەر وەزعیەتی ژنان لە ئێراندا لەژێر سای حکوومەتی نەگریسی کۆماری ئیسلامی وەزعیەتەکە واقعا دەتوانین بڵێن زۆر فاجعە ئامیزە.
هەر لە سەرەتای هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە کە دەسەڵاتی بەدەستەوە گرت بە هێرشکردن سەر ماف و حقوقی ژنان دەستی پێکرد، بە داسەپاندنی حجابی زۆرەمەنی دەستی پێکرد. هەر لە یەکەمین مانگی بەدەسەڵاتگەشتی کۆماری ئیسلامی ڕایگەیاند خومێنی بۆ خۆی ئێلامی کرد بۆ خۆ ئێستاش لە بیرمە وتی لە سبەینێرە هەموو کارمەندێک ژنانی کارمەند و کرێکار دەبی بە حجابەوە بێنە سەرکار. لەبەر دەرگای دانیشگاکان و مەدرسەکان و کارگاکان و کارخانەکان نیگابان و حراسەتی دانا پێی وتن کوتی هەر ژنێک حجابێ لەسەر نەبوو نێڵم بێتە سەرکارەکەی. ینی ئەو تند و تیژی حکوومەتی لایەن کۆماری ئیسلامیەوە ئێستا وێنەی نییە لە دنیادا مەگەر لەگەڵ تاڵەبانی مقایسە بکەین. تند و تیژی کۆماری ئیسلامی ئەوەڵەن کە بە سیاست دەستی پێکرد کە دوایە قانونەکەی تەواو قانونی کۆماری ئیسلامی ئەگەر چاوی لێ بکەین شەریعەتیە وەختەوە قانونی شەریعەتیش هەمووی بە دژی مافی ژنانەوە نووسراوە. زن حەقی انتخابی ژیانی نییە، حەقی انتخابی هاوسەری نییە، حەقی حەزانەتی نییە، حەقی تەلاقی نییە، حەقی ازدواجی نییە. کسانی مێر منداڵ حتا ژێر 9 ساڵ بە تیقی ئاینی ئیسلامی بە زۆرەمەنی بە ئیزدواجی ئیجباری بە شویان دەدەیان دەیان فرۆشن. ئەوجا قانونی ئیسلامی فاحشەی کردوتە شەرعی بە نێوی سیغە لە مەشهەد و ئەوانە لە وڵاتانی عەرەبی و لە عێراق و نازانم لە وڵاتانی دەوروبەری خلیج دێن بۆ ئەوە کە یعنی وەکو فاحشەخانە بۆ ژنان سیغە دەکەن لە ئێراندا و هەمووی ئەوانە شەرعیە. بەڵام ژنێک لە ئێراندا کە بۆ ئێعتراز کە بڵێ نا ئەمن بەو کەسە بە زۆرەمەنی بەو کەسە مێر ناکەم حتا گە منداڵش بێ ئەو کەسەی بۆیان دیاری کردە 2 بەرابەری خۆش 30 ساڵیتی ئەگە پیشی کوژن کۆماری ئیسلامی وەکو قەتڵی ناموسی چاوی لێ دەکەن بکوژەکەی جرمێکی بۆ قایل نینە. یعنی حەق بە پیاوی خانەوادە دەدا کە مثلا بۆ پاراستنی ناموسی خۆی کچان و خوشکان و دای حتا دایکان و ژنانی خۆیان بکوژن. دەستی ئاوەڵا کردوونە. تەواو سونەتای قانونی لە کۆماری ئیسلامیدا بەڕاستی بێوێنەیە یای فاجعە ئامیزە فقط لەگەڵ تاڵەبان دەبێ مقایسە بکرێ لە ترۆر لە ئیعدام لە شکنجە حتا لە تەجاوز بە ژنان لە زیندانەکاندا حتا لە خیاباندا خشونەت لە ناو ماڵدا. ئەوەکە دەوڵەتێکی بەغایەت ینی پیاو سالار و زیدی ژن و مەسەبیە وێ ژنان لە ئێراندا تا ئێستا ناتوانیەوە نەفەس بکێشن. ژنان بۆش وای کردووە لە ژنان کە یارە ئەوە کە لە ئیسلامدا کە تەجاوز دەکەن بە ژنان تند و تیژیان بەکاردەبن بۆ کە کەرامەت و شەخسیەتی ژنانیان شکاندووە بۆ کە ژن بکەنە کۆیلا بۆ کە ژن بکەنە ینی جۆ لە مستی خۆیان هەرچی پیاوتی بڵێ بڵێ یعنی لە هەموو ژیانی خصوصی ژندا دەخالەت دەکەن. ئێستا تاڵەموویە کە بێتە دەرێ ژینای جوانەمەرگ لەسەرەوە کوشتیان کە گۆیان بەسەر 2 تاڵ زیاتر لە قژی بەدەرەوە بووە لە حجابی تەواو ئیسلامی ڕعایەت نەکردەوە لە حاڵەدا مانتۆی درێژیشی لەبەردا بووە لە حاڵەدا لێسکیشی لەسەر بووە. ئەنی لە تەواو ئەمری خصوصی ژناندا وای دەخالەت کردو بە تەفکیکی جنسیەتی بەستەمی جنسیەتی ئەوەی کە پیاو حەقی هەیە مەسە 40 سیغەی هەبێت 4 ژنی هەبێت ڕژن حەقی نییە بۆ خۆی ژیانی خۆی دیاری بکە. هەمووی ئەمانە بەتایبەت قانونی کۆماری ئیسلامیش کۆمەکی کردو بە پیاو سالاری بە قانونێکی ژن کە تەواو ئێران بۆتە جەهەنەمێک بۆ ژنان. هەر بۆیەش ژنان یەکجار نفرەتێکی و نفرەت و بێزاری زۆریان هەیە لە کۆماری ئیسلامی و بە هیچ لەوە کەمتر رازین جگە لەوە کە کۆماری ئیسلامی دەبی بڕۆ خێو بۆ هەمیشە
بکەوێتە بیخەنە نێو زبڵدانی مێژوو. هاوڕێگە لاوێژ لە ناو قسەکانتانە باستان لە خەباتی ژنان و پیاوان شان بەشانیە کرد لە ماوەی کە لەم نزیکەی 2 مانگ خەریکە تێپەڕ دەکا. ئێوە ئاسۆی ئەم خەباتە چۆن دەبینن؟ بەخۆشیەوە هیچ کات شۆڕشی ئاخێزەکان وەکو ئێستا ئەوە هاوپشتی و هاوخەباتی ژنان و پیاوان شان بەشانێک نەبووە. ئەگەر جاران مەسەن لە خیابانەکان ژنێک بە دژی حیجاب اعترازی دەکرد یا لێسکەکەی بەسەری دارێکەوە هەڵاوەسی گەشتی ئێرشاد داهاتن دەیان برد بەسەن زیندانیان دەکرد دەیان کوژی ئەدامیان دەکرد بلاخەرە شکنجەیان دەکرد کەمتر کەسە بوو کە لە خیابان لێ وەجوابێن. ئێستا ژنان و پیاوان یعنی شان بەشانی یەک دەست لە ناودەستی یەک واقعا پشتیوانی لێک دەکەن. ئەمە دەستکەوتێکی یەکجار گەورەیە. ئەگەر شتێک لە خیابان ینی گەشتی ئێرشاد فشاری بۆ بیبە بەدەیان کەس لە ژن و لە پیاو بە هاوارەوە دێن کۆمەکی دەکەن. بەڵام چەندین ساڵ لەوە پێش ئاوا نەبوو. ئەمەش هۆیەکی ئەوەیە کە ئێستا خەڵک هەم ئاگاها هەم ترسی نەماوە لە کۆماری ئیسلامی. یعنی بەوە گەیشتووە کە کێشەی خەڵکی ئێران بەدانەدانە حەل نابێن. دەردێکی مۆشتەرەکە تەبی بە خەباتێکی مۆشتەرەک بە هاوکاری و هاوپشتی و هاوسۆزی و یارمەتی یەکتر ئەم شۆڕشە سەرکەوێت. خەڵک بەوە گەیشتووە. لەلایەکی دیکەشەوە سەرڕاوێکە کۆماری ئیسلامی نزیک بە 4 ساڵە سەرکوت دەکە ئیعدام دەکە هیچ ئەبزارێکی تونوتیژی نەما بە ئەرێ ژنان بەکاری نێنێ حتا تیزاوی بەسەر و چاوی ژناندا دەکرد حتا شکنجەهای یعنی وحشەتناکی لە دژی ژنان بەکار دەبرد. بەڵام هیچ وەخت ژنانی لە خەبات و لە ئێحتیاج لە دژی کۆماری ئیسلامی لێدەنگ نەبووە. بەڵام ئەم جارە ئەم خەباتە سەرتاسەریە، ئەم خەباتە پشتیوانی و هاوکاری و ئیتحاد و یەکگرتووی تەواو چین و توێژەکانی کۆمەڵگای لێکەوتوتەوە لە تەواو شارەکانی ئێران و کوردستان بگرە لە وڵاتانی نێونەتەوەیشدا. بە بڕوای من هەر ئەمە دەتوانی بڵێن یەکێک لە زامنەکانی سەرکەوتنی ئەم شۆڕشە ئەوەیە کە ژن و پیاوشان بەشانی یەک هاتوونەتە مەیدانی خەباتەوە. بە بڕوای من لەمە بەدووە ئەگەر اعتصابێک لە کارخانەیەکیش بکرێ ئەگەر ژنان بۆ خۆیان لەو کارخانەش کار نەکەن بە وەزیفەی خۆیان دەزانن کە مەسەن وەکو خانەوادەی کرێکار چن لەو احتساباتە پشتیوانی بکەن. یا لە دانشگاکاندا هەروە لە مەدرسەکاندا هەروە ئەگەر جەنازەیەک دێتەوە جەنازە ئێدامێک دێتەوە بۆ هەر شارێک بەدەیان هەزار ژن و پیاو جەنازەکەی بەدرەقە دەکەن بە شعاری ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێ بڕوخێ کۆماری ئیسلامی مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر خامنەیی بە خوێندنەوەی سرودهای شۆڕشگێڕانە و ئازادی خوازانە و بەرابەری تەڵەب جەنازەکان بەدرەقە دەکەن و خاکسپاری دەکەن ژن و پیاو بەیەکەوە. ئێستا دەبینین کە مەسەڵەن ژنان لە خیاباندا بەتایبەت لە کوردستاندا ڕووسەریان لەسەر نییە ئیتر پیاوان ئەو حساسیەتی جارانیان نەماوە کە مەسەڵەن یەک لەلایەک بڵێنەوە مەسەڵەن ناموسێ لەلایەکەوە بڵێن بترسێن بڵێن تۆ گیانت دەکەوێتە خەتەر. ئێستا ئەمە خەباتێکی جەماوەریە. مادام کە خەباتێکی جەماوەریە ئەم ترس و نیگەرانی ئەرژیە باوەڕ بەخۆی خەڵک زۆر دەبێ یەکگرتن و هاوپشتی یەکجار بەرچاوە. ئێستا ئەوەشە کە دەوڵەتی کۆماری ئیسلامی تۆقاندووە لەو شۆڕشە هەر کارێک دەیکا هەر سەرکوتێکی زۆرتر دەکەن. دەڵم بە پێی ئامارێکە من لە ساتای زۆرا زۆر دیتومە نزیک بە 300,000 کەسی تا ئێستا گرتووە. ئەو ئامارە شاید لەوەش زیاتر بێ. پێی وا بۆ کە مەسەن چاوترسانی خەڵک بەگرتنی مەسەن معتەرزین دەتوانێت شۆڕشە بخەوێنی. بەڵام چۆن شۆڕشێکی جەماوەریە بە ژن و بە پیاوە بە گەورە و بە چووکەوە نەیتوانیوە ئەو شۆڕشە سەرکوت بکە. بەڵکو ئەم شۆڕشە ڕۆژ بە ڕۆژ
زیاتر چێتە پێشێ ڕۆژ بە ڕۆژ ڕێکخراوتر دەبێ ئاگاتر دەبێ شعارەکانە ڕادیکالتر دەبێ و هەروەها تاکتیکی مناسبتر باشتریش بۆ خۆیان دەدۆزنەوە ئەگەر لیدێرێک دەژیرێگە فعالێکی ینی پێشڕەوێک دەژیرە بەدەیان کەسی دیکە جێگای دەگرنەوە ئەمانە هەموو نیشان دەدەن کە لە ئەمە شۆڕشێکە کە ئەم شۆڕشە هەم ڕێبەران بۆ خۆی پەروەردە دەکا لە ژن و لە پیا و لە هەموو چین و تۆژەکاندا هەم ئەم دەتوانێت شکل و شێوەی خستن پێکەنانی بنکات بزانم هەستەهای محلات لە نێو جواناندا لە نێو ژناندا لە شارەکاندا لە حاشیە شارەکاندا پێک بێنێ ئەمانە هەمووی ئەبزارهایەکن کە پێویستن بۆ سەرکەوتنی ئینقلاب و بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێگەلاوێژ من یەک پرسیارم ماوە ئەویش کاتی بەرنامەکەمان زۆر کورتە وەکو دوایین پرسیار ئەرکی هەڵسوڕاوانی ژنان و خوێندکاران کرێکاران لەوە ناوەوەی وڵات بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم خەبات و هەروە لە دەرەوەی وڵات بەڕای ئێوە چییە ئەرکەکان؟ ڕاستی ئەمە ئەرکە تەنیا ئەرکی ژنان نییە ئەمە ئەرکی ئینقلاب ئەرکی هەموو ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە هەر کەسێک کە دڵی بۆ ئازادی و بەرابەری لێدا دەبێت بەوە ئەوە بزانێت کە ئەم شۆڕشە پێویستی بە یارمەتی و پێویستی بە هاوکاری دانەدانەی ئینسانەکانە لە ژن لە پیاوە بەتایبەت ژنان و پیاوانی پێشرە و ئەو ژنان و پیاوانەی کە لیدرن ئەوە دەتوانن تەسیریان هەبێ ئەزمونیان هەیە ئێعتباریان هەیە دەتوانن خەڵک سازمان بدەن ئەوەی کاکە دەگەڵ بەشەکانی تر لەگەڵ شارەکانی تر لەگەڵ محەلاتەکانی دیکە تەماس بگرن و بتوانن بەیەکەوە بیرۆڕا بگۆڕنەوە ئەگەر مەسەڵەن بڵێن لە سنان لە غەفوراوە مەسەڵەن سبەینێ ئەوە خۆپێشاندانێک دەبێ داخەرە لە جێگای خەڵک کۆ دەبێتەوە ئەگەر ئەو هاوکاری هەبێ هاوزەمان دەتوانن لە چەندین محەلەی دیکە لە سنا وەکو نمونە دێنەوە لە هەموو شارەکانی ئێران مەنزوورمە دەتوانن لە چەندین محەلە ئەو ئێعترازاتانە دەست پێ بکەن یەک ئەوەی کە ئەم ئێعترازە ئەگەر سازمان بدرێ و لە چەندین محەلە بێ دەوڵەتی کۆماری ئیسلامی بە سەختی دەتوانێت سەرکوبی بکە یعنی کۆماری ئیسلامی بۆ خۆی زۆر پرشە بڵاوە بۆ خۆی لەباری هێزەکانی خۆیان تووشی ڕێزیش بوونە تووشی ناومێدی بوونە عالەم ئاشکراش دەڵێن کە ئەو دەهەی هەشتایانە هیچ قسەیان لەگەڵ نایە ئەمڕۆ دانەیەک لە فەرماندەهانی بەسیجی کە بۆ بەسیجەکان قسەی دەکرد جۆم دەدایە باسیەوە دەکرد دەکوی ئەگەمە ئەو جوانانە دەهەی هەشتایی ئەگەر ڕێیان دەکەوین دەمادان هێ دەستگیریان بکەین دەستن ناو کوچە هەڵدێن بۆ ناو کوچە ئێمەش بە دوایان دەکەوین لە نێو کوچەدا لە سەرەوە لە نێو ئاپارتمانەکاندا گوڵدان و میز و سەندەڵی و بەردمان بەسەری دادن یعنی ئەگەر لە هەموو محەلەکان ئەو کارە بکرێ بە بڕای من سەرکوتی ئەم شۆڕشە مەحاڵە بۆ کۆماری ئیسلامی ئەم جارەکانە باوەڕ بەخۆی خەڵکەکە دەچێتە سەرێ دەتوانن دەستکەوت زیاتر بۆ خۆیان مسۆگەر بکەن دەتوانن بەسەر ئەوە تا ئەندازیش ئەگەر ترس لە نێو ئەخشاری دیکەدا هەبێ بەتابەت ئەخشاری متەوەسط دەتوان ئەو ترسەی ئەوانش بڕژێ جمهوری ئیسلامی ناتوانێ بە چەند سەد هەزار نیروی بەسیجەوە دەگەڵ 8 میلیۆن خەڵکی ناڕازی بەرەو ڕووبێ ناتوانێت 8 میلیۆن خەڵکی فەقیر و هەژار سەرکوت بکە ئەوە معلومە بەڵام ئەو 8 میلیۆنە پێویستەکە سازمان بدرێن ڕێک بخرێن بنکەکانی خۆیان پێبێنن هەستەهای خۆیان پێکبێن لە محەلات لە دێهاتەکان لە شارەکان و تەماسیان هەبێ لەگەڵ یەکتر یعنی بەو شێوەیە کە دەتوانن دەور و نەخشێکی سەراسەریان هەبێ تاکتیکەکان بگۆزرێنەوە لە تەجروبەی یەکتر ئیستفادە بکەن و ئەوەشە دەتوانین چۆک بە کۆماری ئیسلامی دابدا کەوا بوو کاری ئاگاگەرانە
کاری سازماندان کاری پێکەنانی ڕێکخراوە لە محەلا لە دێهاتەکان لە حاشی شارەکان لە مەدرسەکان لە دانیشگاکان لە کارخانەکان لە کارگاکان لە هەر جێگایەکە ئینسانێکی شۆڕژگێری لێە و کار دەکە یا ژیان دەکا لە محەلی ژیان تا ژنانی خانەدار کەم نەبوون ژنانی خانەدار کە لە احتساباتکاندا لە احترازەکاندا لە ڕێپێوانەکاندا بەشداریان کردەوە بگرێت تێدادێکشیان بوونەتە قوربانی ئەمە کاری چروپڕی دەوێت کاری ئاگاگەرانەی دەوێت ڕێخستنی دەوێت و سازماندانی دەوێت و ارتباطێکی سەرتاسەری کە بۆ کە بتوانین ئەو شۆڕشە چەند قۆناغی تر چێتە پێچ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ من لە ناو بەرنامەکە زۆر پرسیارم بۆ دروست بووە بەڵام بەخاتریەوەی کە کاتی بەرنامەکەمان کەمە هیوادارم لە بەرنمەیەکی ترا بتوانین پێکەوە دووبارە بەرنمەیەکمان بێت لەسەر ئەم بابەتە زۆر سپاس دەکەم کە ئامادە بووی لە بەرنمەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆەوەش سەرکەوتوم. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ گەلاوێژی ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنمەکەمان بەشدار بوو. بەڵای ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری هەتا بەرنمەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە.